بیرکاری بۆ پۆلی نۆیەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 10. هەریەک لەو بڕانە سادە بکە. پرسیاری ژمارەیەک 180 ڕەگی 180. لێرە سادەکردن مانای ئەوە نییە بچم بە بژمێر 180 بینم و بزانم ڕەگەکەی چەندە. ئەوە سادەکردن نییە، مەبەستیان ئەوهانە، مەبەستیان ئەوەیە 180 لەژێر ڕێک سادەی بکەم واتە بیکەمە چەند کۆڵکەیەک. هەندێک لە کۆڵکەکان بە تەواوی کۆڵکەی دووجای تەواون بیان هینمە دەرێ لەژێر ڕەگی دووجا. کەواتە یەکەم شت ئەم چ دەکەم؟ دەچم ئەو 180ی شیکار دەکەم یان شیتەڵ دەکەم، کۆڵکەی دەبینمەوە لۆ 180. ئەگەر ئەو کۆڵکانە ببینمەوە زۆر زۆر باشە، 4 9 16 چونکە ئەوانە دووجای تەواون لەژێر ڕێک دێنە دەرێ بە ئاسانی، ژمارەیەکی تەواویش بەدەست دەینم. ئەگەر نەبوو ئەوە نییە، ئەگەر هەبوو ئەوە باشە. 180 ئەمە لێرە بە بیکەمە دوو کۆڵکە، بۆ دەیکەمە کۆڵکەکی ئاسان. دوو چونکە دووجای تەواونە بە 4 دەست پێ دەکەم بزانم 4 دەبی یان نابی. کەواتە 180 دابەشی 4 دەکەم، 18 دابەش 4 یەکسانە بە 4 چونکە 4 جاران 4 دەکات 16. لە 18 دوو دەمینێتەوە، دوو لەگەڵ سفرەکەی دەبیتە 20. 20 دابەش 4 یەکسانە بە 5. ئێستا 4 دووجایەکی تەواوە، زۆر زۆر باشە. 45ش دەکاتە چ؟ دەکاتە دوو کۆڵکە، یەکەچیان 9 کە ئەویش دووجایەکی تەواوە، ئەوی دیکەش 5 کە 5ش ناچارم هەر دەبی هەمبی. ئێستا زۆر زۆر باشە، دووجای تەواو، دووجای تەواو و 5ش. کەواتە ڕەگی 180 دەکاتە ڕەگی 4 جاران ڕەگی 9 جاران ڕەگی 5. ئەوە بەو شێوەیەی ئەوها دەینووسمەوە لێرە ڕەگی 180. ئەوانی دیش هەریەک کە بە تەنیا لە ناو ڕەگدا دەنێم یان لە ژێر ڕەگ، هەتا بتوانم یەک یەکە ڕەگەکەیان ببینمەوە. ئەوجا 180 ئیدی پێی ناوێ هەموو جارێ بنووسم 180 لێرە، تەنیا دەنووسم یەکسانە بە ڕەگی 4 یەکسانە بە 2 ڕەگی 9 یەکسانە بە 3 ڕەگی 5ش چونکە تەواو نییە هەر وەکو خۆی دەنووسمەوە. ئەوجا لێرە جاران هەیە، پاشان دەکاتە 2 جاران 3 6 جاران ڕەگی 5. بەڵام لە کاتی نووسینی ژمارەی تەواو لەگەڵ ڕەگ پێی ناوێ ئەو جارانەی بنووسم، تەنیا دەنووسم 6 ڕەگی 5. کەواتە ڕەگی 180یەکە کردیا ئەوها ئاسانتر بوو، گوایە ئەوە ئاسانترە لێرە. پرسیاری 2 ڕەگی 40 دیسان دەینم. 40 زۆر ئاسانە، دەکات 4 جاران 10، کەواتە ڕەگی 40 دەکاتە ڕەگی 4 جاران ڕەگی 10. ئەوجا دەکاتە ڕەگی 4 دەکات 2 تەواو و ڕەگی 10 ناکاتە هیچ، کەواتە یەکسەر دەینووسمەوە. گوایە ئاسان کاریە، سادە بووە، بە سادەترین شێوە نووسرایە چونکە لەوەی باشتر نابی، چونکە 10 دەکاتە 2 جاران 5 و نە 2 نە 5 دووجای تەواون. ئێستا پرسیارەکەی دیکە 648
دابەشی چاری بکەم کردیە 6 دابەش چار یەک 6 دابەش چار یەک ماوە 2 24 دابەش چار 6 و 8 دابەش چار 2 کەواتە کردیە 162 ئەو چوارە لێرە ڕەگی دووجایەکی تەواوە زۆر باشە ئەو 162 دابەشی دووی کردیە 16 دابەش 2 8 2 دابەش 2 1 هەشتاویەکیش ڕەگی تەواوە ببورن دووجایەکی تەواوە کەواتە ڕەگی 648 یەکسانە بە ڕەگی 4 جاران ڕەگی 2 جاران ڕەگی 81 کەواتە لێرە 648 یەکسانە بە 2 جاران 4 جاران 81 و لە هەمان کات دەتوانم جارانی بنووسم لە مابەینیان ڕەگی 684 یەکسانە بە ڕەگی هەر یەکە لەوانە ئێستا ڕەگی 2 ناتوانم هەر دووجایەکی تەواونی هەر وەکو خۆی دەینووسمەوە ئەوانەی کە دەتوانم لەژێر ڕەگ بینمە دەرێ ئەویش 4 و هەشتاویەکە 4 دەکاتە 2 هەشتاویەکیش دەکاتە 9 چونکە 9 جاران 9 دەکا هەشتاویەک ئێستا ڕەگی دووەکە هەروەکو خۆی دەنووسمەوە پاشان 2 جاران 9 دەکا 18 ئەوها باوە ژمارە تەواوەکە لە پێشەوە ڕەگەکەش پاشی ئەوی بنووسرێت کەواتە دەنووسم 18 ڕەگی 2 زۆر بە ئاسانی کەواتە ڕەگی 648 بە سادەترین شێوە ئەوها دەنووسرێ 18 ڕەگی 2 هیچ پێویست ناکە هێمای جارانیش لە مابەینی ڕەگ و لە مابەینی ژمارەی تەواو لێرە بنووسم دەبی بە خۆم تێبگەم کە 18 جاران ڕەگی 2 پاشان پرسیاری 4 17 دابەش 25 لەژێر ڕەگی دووجا لێرە هەر یەکەی بە تەنیا لەژێر ڕەگیان دادەنێم 17 بە تەنیا و 25 بە تەنیا چونکە دەزانم 25 دووجایەکی تەواوە لەژێر ڕەگ دەیهینمە دەرێ دەکا 5 بەڵام 17 ژمارەیەکی خۆ بەشە هیچ کۆڵکەچی نییە بێجگە لە 1 و 17 کەواتە ئەوها دەمێنێتەوە لەژێر ڕەگی دووجا کەواتە ئەوە 17 دابەش 5 ئاسانترین ڕەگی 17 دابەش 5 ئاسانترین شێوەی یان سادەترین شێوەی ئەو پرسیارەی بوو ئێستا پرسیاری 6 دابەش 49 ئەگەر هەر لێرە چایکەم یەکسانە بە تەنیا شەشەکەی لەژێر ڕەگدانێم و بە تەنیا 49 کەش لەژێر ڕەگدانێم ئەوها 49 ئەوجا ڕەگی 49ش دەکاتە 7 کەواتە ئەوهای لێدێ ڕەگی 6 دابەش 7 چونکە 6 تەنیا دەکاتە 2 جاران 3 نە 2 نە 3 دووجای تەواون پرسیاری 7 108 دابەش 49 ئەمن لێرە چم کردیە 108 دابەش 49 هەر یەکە بە تەنێ سەرە و ژێرە بە تەنیا لەژێر ڕەگمدانایە چونکە یاسایەک هەیە دەتوانم ئەوها بنووسم پاشان 108ەکە شیکاری دەکەم شیتەڵی دەکەم دەیکەمە کۆڵکەکان 2 کۆڵکە 3 کۆڵکە هیچ کێشەنیە یەکەم جار دابەشی چارم کرد دابەش 4 کردی 2 چونکە 2 جاران 4 دەکا 8 2 دەمینێتەوە 28 دابەش 4 کردی 7 کەواتە کردێ 27 ئەوجە 27ش دەکاتە 9 جاران 3 ئێستا زۆر ئاسانە دووجای تەواو دووجای تەواو بەڵام ئەو سەیە دووجای تەواو نییە کەواتە دەتوانم 108ەکەی بنووسم وەکو چ وەکو ڕەگی 4
جاران ڕەگی 9 جاران ڕەگی 3 ئەوها بینووسم ڕەگی 4 ڕەگی 9 ڕەگی 3 ئەو جا 49کەش ڕەگی 49 دەکاتە 7 تەواو لێرە نووسیمەوە. ئێستا ئەو چارەی لەژێر ڕەگ دەینمە دەرێ دەبیتە 2 9یەکەی لەژێر ڕەگ دەینمە دەرێ دەبیتە 3 3یەکەش بێگومان لەژێر ڕەگ دەبی بمینێتەوە. ئێستا ئەگەر بمەوێ بە ئاسانترین شێوە بینووسم ئەوها دەینووسم 2 جاران 3 دەکا 6 ڕەگی 3 دابەش 7 لەوەی سادەتر ناتوانم بنووسم. پرسیاری 8 240 دابەش 25 لەژێر ڕەگی 2 جا 240 دابەش 25 ئەو 240ی ئەگەر بینم بیکەمە کۆڵکە هەمیشە بە 4 دەست پێ دەکەم ئەگەر کرا 24 دابەش 4 6 سفرەکەش دێتە خوارێ بووە 60 60یش دیسان دابەشی 4 دەکرێ بزانم دەکرێ بووە 15 کەواتە دەتوانم ئەو 240ی ڕەگی 240 وەکو ڕەگی 4 جاران ڕەگی 4 جاران ڕەگی 15 یان 4 و 4ش بکەمە ڕەگی 16 ئەوە بە هەوەسی خۆمە هیچ کێشە نییە کو دەمەوێ ڕێگەکەی چاکە. کەواتە ئەمن لێرە کردیتمە ڕەگی 16 جاران ڕەگی 15 ئەو 16کە بە تەنیا دەمتوانی ئەوهاش بینووسم لێرە 16 بە تەنیا لەژێر ڕەگ 15ش بە تەنیا لەژێر ڕەگ ئەوجا ڕەگی 16 دەکاتە چاری تەواو ڕەگی 15ش ناکاتە هیچ چونکە 15 تەنیا دەکاتە 3 جاران 5 نە 3 نە 5 دوو جای تەواون بەڵام ڕەگی 25 زۆر ئاسانە کردیە 5 کەواتە دەتوانم ئەوها بیهێڵمەوە. یەکەشکە ڕەنگە بە جۆرەشکە بیرکاتەوە ڕەنگە ئەوها بیرکاتەوە کە بۆ وێنە 240 دابەشی 25 ڕەنگە ئەوها بیرکاتەوە هەردوو لای بێگومان ڕەگ هەیە لێرە دوای دەینووسم سەرە و ژێرەی دابەشی 5 بکە ئەوها چونکە کۆڵکەچی هاو بەش هەیە کە سەرەی دابەشی 5 دەکەم 24 دابەش 5 دەکات 4 چلیش دابەش 5 دەکاتە 8 لێرەش دەکاتە 5 ئەو جە 48ەکەی بینم بیکەمە 48 ئەوها دابەشی 4 بکەم دەکاتە 12 4 چونکە دووجایەکی تەواو کەواتە دەتوانم 48 بنووسم وەکو 4 جاران 12 بێگومان هەمووی ئەوانە لەژێر ڕەگ هەمووی ڕەگە جارێ 48 دەنووسم وەکو 4 جاران 12 بەڵام چارەکەی بە تەنیا دادەنێم لەژێر ڕەگ 12کەش بە تەنیا لێرەش 5ش لەژێر ڕەگە ئەو جا چارەکەی لەژێر ڕەگ دەربینم دەبیتە 2 12ش ڕەگی 3 و ڕەگی 4 12ش دەتوانم وەکو ڕەگی 4 بنووسم ئەوەی ڕاستی ڕاست 12ش دەتوانم بنووسم وەکو ڕەگی 4 و ڕەگی 3 ڕەگی 4ەکەش دەربینم دەکاتە 2 کەواتە لێرە دەکاتە 4 ڕەگی 3 دابەش ڕەگی 5 ئەوهاش هەر ڕاستە هەمان دەبی هەمان شتبی وەکو ئێرە 4 ڕەگی 15 دابەش 5 دەبی هەمان شتبی ئەو جە نازانم کامەی بە ئاسانترین شێوە لێرە ڕەنگە ئەوە باش نەبی چونکە 2 ڕەگ هەیە تەنیا یەک هەبی ڕەنگە باشتربی بەڵام ئەوەش هەر ئەوەش دەبیتن. ئێستا
با بچینە لای پرسیارەکی دیکە. پرسیاری 512 دابەش 25 لەژێر ڕەجی دووجا. پێنسەد و دوازدە منووسیە وەکو چ وەکو دوو جاران 256 چونکە ئەوها 512 ئەگەر دابەشی دوی بکەم 5 دابەش 2 1 دابەش 2 نابی 12 دابەش 2 6 ببورن 5 دابەش 2 دەمێنێتەوە 1 11 دابەش 2 دەکا 5 12 دابەش 2 6 ئەو جا 256 ڕەجی ئەویش ئەگەر 256 وابزانم دەتوانم یەکسەر لەژێر ڕەجی بینوە دەرێ کە دەکاتە 16 وایە. ئەگەر نەمزانی ئەویش 256ەکەش دەکەمە چەند کۆڵکەیەک، بەڵام ئەگەر زانیم ئەوە باشتریش. ئەگەر نەمزانی گریمان نەمزانی 256ەکەش دابەشی دوی دەکەم 2 دابەش 2 1 5 دابەش 2 2 16 دابەش 2 8 کەواتە لێرە دەمتوانی یەکسەر دابەشی چاری بکەم باشتر بوو، کەواتە دابەشی چاری دەکەم چونکە چار دووجایەکی تەواوە ئاسانترە. چار 5 دابەش چاری 1 11 دابەش چار 2 2 جاران چار 8 32 دابەش چاریش دەکاتە 8 ئەو های لێدێ. ئەو جاگەر دیسان دابەشی چاری بکەم بزانم دەتوانم 12 دابەش چار 3 8 دابەش چار 2 ئەو جا دیسان دابەشی چاری بکەم دەکاتە 8 دیسان دابەشی چاری بکەم دەکاتە 2 واتە چەند کۆڵکەم دەبی 4 وە 4 وە 4 وە 4 ئەو جە 2 واتە ئەوانە ئەو چوارانە هەمووی دەتوانم لەژێر ڕەگ دەریان بینم دەکاتە 2 2 2 2 دووەکەی دیش هەر لەژێر ڕەگ دەمینێتەوە، پاشان کە لێکیان دەدەم 2 جاران 2 4 4 جاران 2 8 8 جاران 2 دەکا 16 کەواتە ئەو جۆرەش هەیە. ئەمن چم کردێ لێرە ئەمن ئەو هامنووسە یەکسەر ڕەجی 256 کردیتە 16 و ڕەجی دووەکەش هەر لەژێر ڕەگی ماوە و 25ەکەش لەژێر ڕەگ کردیە 5 کەواتە ئەگەر بمەوێ بە باشترین جۆر بنووسم دەنووسم 16 ڕەگی 2 دابەش 5 ڕەنگەوە ئاسانترین سادەترین شێوەی نووسین بی. ئێستا مایە پرسیاری 800 دابەش 24 800 دابەش 24 لێرە ئەمن کۆڵکەی هاوبەش هەبووە لە مابەینی 824 کە ئەویش چارە یەکسەر دابەشم کردێ بەسەر چار مایتەوە 100 دابەش 3 دابەش ئەمن چم کردێ لێرە کۆڵکەی هاوبەش 800م کردیتە 200 جاران 4 24شم کردیتە 6 جاران 4 ئەو جا 4 لەگەڵ 4 ڕۆیشتە بوویتە 1 مایتەوە 200 دابەش 6 دیسان دابەشی دووم کردیە واتە 200ەکەم دابەشی دوی کردیە 6ەکەشم دابەشی دوی کردیە بوویتە 100 دابەش 3 ئەو جارەی 100 دابەش 3 دەتوانم ئەوها بنووسم با لێرە لە جێش کە بنووسم 100 دابەشی 3 هەریەکە بە تەنەی ئەوها ئەو جا ڕەجی 100 دەکاتە دا ڕەجی 3ش هەروەکو خۆیتی ئەو های لێدێ.
وابزانم تەواو بووم لەو پرسیارانە. ئێستا بێمە لای لێک بدە یان دابەش بکە و ئەنجامی لێکدان یان دابەشەکە بە سادەترین شێوە بنووسە. لێرە سێ بە تەنیا لە ژێڕەجی دووجا 12 بە تەنیا ئەمن لێرە چ دەکەم لە کاتی لێکدان یەک ڕەجیان لۆ دادەنێم 3 جاران 12 دەکا 36 ئەو جە 36 لە ژێر ڕەگ بە تەنێ دەینمە دەرێ یەکسانە بە 6 چونکە 6 جاران 6 دەکا 36 کەواتە وەڵامەکە دەکاتە 6. پرسیاری 12 هەردووچیان بەیەکەوە لە ژێر یەک ڕەجی دادەنێم دەکاتە 5 جاران 20 دەکا 100 ئەو جا ڕەگی 100 دەکاتە 10. زۆر ئاسانە. پرسیاری 13 هەردووچیان بەیەکەوە لە ژێر ڕەگدانێم ئەوها ناکەم هەردووچیان بەیەکەوە لە ژێر ڕەگدانێم دەکا 24 ناتوانم لە ژێر ڕەجی بینمە دەرێ باشتر وایە ئەو ڕەگی سێ وەکو خۆی بنووسمەوە جارانی ڕەگی هەشتیش بکەمە ڕەگی 2 و ڕەگی 4 ئەوها بێگومان لە مابەینیان هێمای جاران هەیە بەڵام پێویست ناکا بنووسم. ئەو جا چ دەکەم ئەو ڕەگی 4 دەزانم دەکات 2 ڕەگی سێ و ڕەگی دووش دەتوانم بە یەک ڕەگ بنووسم ئەوها بینووسم ڕەگی 6. ئەو ئاسانترین شێوەی ئێرە بوو سادەترین شێوە 2 ڕەگی 6. ئەگەر نەمزانی گریمان کردمە 24 ئەو کاتی دیسان 24 دێنم شیکار دەکەم 24 دابەش 4 دەکا 6 کەواتە 24 دەکا ڕەگی 4 و ڕەگی 6 و ڕەگی 4ش دەکات 2 کەواتە دیسان دەکات 2 ڕەگی 6 هەر یەک شتە بەڵام ئیدی یەک شتە بەڵام 2 ڕێگایە. پرسیاری 14 ئەوە زۆر گرنگە لێرە کەوانەم هەیە ئەو جا 2 جام هەیە کەواتە هەر یەک لەوانە چارەکە 2 جایە و ڕەگی دووش هەر 2 جایە کە چارەکە 2 جایە واتە 4 جاران 4 یەکسانە بە 16 ئەو جە جارانی ڕەگی 2 و توان 2 لەگەڵ یەک دەڕۆن تەنیا دووەکە دەمینێتەوە. لێرە ناچارم هێمای جاراندانێم چونکە ڕەگەکە تەواو بوو هەتا تێکەڵ نەبی لەگەڵ 16 دەبی ئەمن هێمای جاراندانێم و 16 جاران دووش دەکاتە 32 2 جاران 6 12 2 جاران 3 2 جاران 1 2 3 دەکاتە 32 کەواتە هەمووی کردیە 32. پرسیاری 15 ڕەگی 2 هەر ئەوها دەنووسمەوە جاران ڕەگی 6 دەکەمە ڕەگی 2 و ڕەگی 3 ئەو جا ڕەگی 2 ڕەگی 2 داوێمە ناو یەک ڕەگ کە دەبیتە ڕەگی 4 جاران ڕەگی 3 ڕەگی 4ش دەزانم دەکاتە 2 جاران ڕەگی 3 ئەو های لێدێ سادەترین شێوە 2 ڕەگی 3. ئەگەر ئەوهام نەکرد ئەگەر یەکسەر یەک ڕەگم نووسی 2 جاران 6 12 پاشان دەزانم ڕەگی 12 دەکاتە ڕەگی 4 و ڕەگی 3 دیسان هەر یەک شتە. پرسیاری 16 لێرانە یەک ڕەگ دەنووسم و دەنووسم 18 دابەش 2 ئەو جا 18 دابەش 2 دەزانم دەکاتە 9 ڕەگی 9 دەزانم دەکاتە 3 کەواتە هەمووی یەکسانە بە 3. پرسیاری 17 یەک ڕەگی دەنووسم 20 دابەش 5 دەکات 4 و ڕەگی 4ش دەکاتە 2 لێرە 30 دابەش 6
یەک ڕەگی دەنووسم 30/6 دەکاتە 5 ڕەگی 5. 56/7 یەک ڕەگی دەنووسم یەک ڕەگیش 56/7 دەکاتە 8 ڕەگی 8 ڕەگی 8ش یەکسانە بە ڕەگی 4 جاران ڕەگی 2 و ڕەگی 4ش دەکاتە 2 ڕەگی 2ش هەروەکو خۆی دەمینێتەوە 2 ڕەگی 2 هەمووی کردیە 2 ڕەگی 2 واتە 2 جاران ڕەگی 2 بێگومان. ئێستا بێمە لای پرسیاری ژمارە 20. بەلەمەکەی تۆ و بەلەمەکەی هاوڕێت لە هەمان خاڵەوە دەستیان بە گەشت کرد. خاڵەکەش 100% ئێرەیە. بەلەمەکەی تۆ ئەوها دەڕوا بەلەمەکەی هاوڕێیەکەشت ئەوها ڕۆیشت. ئەوە بەلەمی هەردووکتان. بەلەمەکەی تۆ 20 کیلۆمەتر ڕۆیشت بەلەمەکەی هاوڕێیەکەت 25 کیلۆمەتر ڕۆیشت. هەروەک لە وێنەی بەرامبەر دەری دەخات. بەلەمەکەی تۆ بەرەو باکوور و بەلەمەکەی هاوڕێیەکەشت بەرەو ڕۆژهەڵات ڕۆیشت پاش کاژێرێک لە جووڵە هاوڕێکەت پەیوەندی پێوە کردیت بۆ ئەوەی پێت ڕابگەیەنێ دەربارەی ئەو شکستەی کە بزوێنی بەلەمەکەی تووشی هاتووە. ئەو دووریە چەندە کە پێویستە بیبڕی بۆ گەیشتن بە هاوڕێیەکەت. وەڵامەکەت بە شێوەی بڕێکی ڕەگی وە بە سادەترین شێوە بنووسە پاشان دووریەکە بخەمڵێنە بە نزیککراوەی بۆ نزیکترین کیلۆمەتر. لێرە سێ گۆشەیەکی وەستاو پێک هاتیە. ئەتوو لە کاتی چوونت کە بەلەمەکەت لێرەیە دەچیە لای هاوڕێیەکەت کە بەلەمەکەی لێرەیە واتە ئەو ڕێی دەبی ببڕی ئایا ئەو ڕێیە چەندە. بێگومان چونکە سێگۆشەکی وەستاوە دەتوانین سەلمێنراوی پیتاگۆرەس بەکاربینین کە سەلمێنراوەکە دەتوانین ئەو هێڵە کەسکە لە مابەینی بەلەمەکەت و بەلەمەی هاوڕێیەکەت ببینینەوە ئەو دووریە چەندە چونکە ئەو دووریەمان هەیە کە 20 ئەو دووریەشمان هەیە کە 25 کیلۆمەترە. سەلمێنراوی پیتاگۆرەس زۆر ئاسانە. یەکەم شت هێمای یەکسان دادەنین پاشان لەلایەکان ئەوجا ئەو لایە ڕاست بیان چەپبی ئەو درێژی ئەو هێڵەی دادەنین کە بەرامبەری گۆشە وەستاوەکەیە. ئەو گۆشە وەستاوە ئەو هێڵە سەوزە یان کەسکە هەمیشە بە تەنێ لە لایەکی دادەندرێ و لایەکانی دی درێژیەکەیان لە تەنیشتێک لە لایەک دادەندرێ هێمای کۆ لەما بینیانە بەڵام هەمویان دەبی توانی دوو بن. ئەمن لێرە ئەو دووریەی پیتی ئەمدانایە چونکە نازانم چەندە. ئێستا لای دیسان هێمای یەکسان دیسان پیتی کە نازانم چەندە دەبیدانێم و 20 تواندوو دەزانم دەکاتە 400 کۆی دەکەمەوە لەگەڵ 25 تواندوو دەزانم دەکاتە 625. ئێستا 400 و 625 کۆ دەکەمەوە پیتی دیسان لێرە دەنووسمەوە دیسان یەکسانە بە دەنووسمەوە بێگومان تواندوش دەبی بنووسمەوە تواندوم نەنووسێ لێرە تواندوو وە تواندوو 20 تواندوو چیتکە نانووسمەوە چونکە کردیە 400 بەڵام چونکە لێرە پیتە هەردەبی بینووسمەوە.
ئێستا 425 کۆ دەکەمەوە دەبیتە 1025. ئێستا نایەوێ بە شێوەی نزیکراوەی جارێ دەیەوێ وەکو بڕێک بینووسین، کەواتە ئەمن چ دەکەم دەچم هەردوو لای ئەو هاوکێشەیە لە ژێر هێمای 2 جا دادەنێم کە دامنا پیتی بە تەنیا دەمینێتەوە چونکە هێمای 2 جا لەگەڵ ڕەگی 2 جا دەڕۆن، واتە دێرە پیتی دەکە دیسان دەبی بنووسمەوە. ئەو جارەی هێمای 2 جا نەما، تەنیا یەکسانە بە ئێستا دەبی ئەمن ئەو 1025 بزانم بیکەمە کۆڵکە دابەشی 5 دەکەم، دابەش 5 دەکا 2 و 2 دابەش 5 دەکا 0، 25 دابەش 5 دەکا 5، کەواتە دەکاتە 205. ئەو جە 205 دیسان دابەشی 5 بکەم دەکات 41، کەواتە 1025 دەتوانم بینووسم وەکو ڕەگی 5 جاران ڕەگی 5 جاران ڕەگی 41. بەڵام ڕەگی 5 جاران ڕەگی 5 دەتوانم بنووسم وەکو ڕەگی 25 کە دەبیتە 5، کەواتە دەتوانم 1025ەکەی بنووسم وەکو ڕەگی 25 جاران ڕەگی 41. ئەوها دەتوانم بینووسم. ئەو جە ڕەگی 25 دەتوانم لەژێر ڕەگ بینمە دەرێ کە ئەویش دەکاتە 5، کەواتە یەکسانە بە بنووسمەوە یەکسانە بە 5 جاران ڕەگی 41. ئەوە ئاسانترین شێوەی نووسینە، سادەترینیانە 41 کیلۆمەتر. ئەو جە ئێستا یەک لە پرسیارەکانم وەڵام داوە کە لێرە نووسرا بوو بڕێکی ڕەگی و بە سادەترین شێوە بینووسە، ئەو جا دووریەکەش بخەڵێنە بە نزیکراوەی بۆ نزیکترین کیلۆمەتر، کەواتە لێرە ئەمن ئەگە بیخەمڵێنم 41 لەژێر ڕەگی بینمە دەرێ. 41 نزیکی چییە؟ نزیکی لەو ژمارانە نزیکی کامەیە؟ ئەو 2 جایە تەواوانە 41 نزیکی کامەیە؟ نزیکی 49ە یان نزیکی 36ە؟ زیاتر نزیکی 36ە، 36 37 38 39 41 زیاتر ڕەنگە نزیکی 36 بی، کەواتە ڕەگەکەی لە مابەینی 6 و 7 دەتوانم بخەمڵێنم بە 6 فاریزە 5. بەڵام چونکە خەمڵاندنە ئەمن تەنیا دەنووسم ڕەنگە بنووسم 6، کەواتە دووریەکە دەکاتە 5 جاران 6 نزیکەی 32 کیلۆمەتر یان 32 کیلۆمەتر و نیو. دەتوانم ئەوها بیخەمڵێنم دووری مابەینی بەلەمەکەی تۆ و بەلەمەکەی هاوڕێیەکەت. ئەوە بزانم ئەگەر بە بژمێریش چاکەین بزانین وایە خەمڵاندنەکە ڕاستە 1025 لەژێر ڕەگی 2 جا 1025 دەکاتە 32. خەمڵاندنەکەشمان 30 بوو، کەواتە خەمڵاندنەکی شیاو بوو، خەمڵاندنەکی باش بوو. ئێستا تەواو بووم لەو پرسیارەی، ڕەنگە ئەو پرسیارانەی ماینە بهێڵمەوە بۆ وانەیەکی نوێ، وانەی داهاتوو، چونکە هەتا ئەو وانەیە زۆر دوور و درێژ نەبی.
کەواتە لێرە دێمە کۆتایی ئەوانەیە و هەتاوانەیەکی نوێ هەر بشی.